سوڵتان مزەفەرەدین گۆگبۆری کوڕی زەینەدین عەلی کوچکە لە ساڵی 549 کۆچی لە شاری مووسڵ لەدایک بووە. لە ساڵی 586 تاوەکو 630 کۆچی بەرامبەر بە 1189 1233 میلادی فەرمانڕەوایی شاری هەولێری کردووە. گۆگبوری جگە لەوەی بە ڕەوشبەرزیەکەی بەناوبانگ بوو و نازناوی گورجی شینی پێبەخشاوە، لە کارە خێرخوازیەکانیدا پارەی ناردووە بۆ ڕزگارکردنی دیلەکانی دەستی خاچپەرستەکان. 30,000 دیناری بۆ هەردوو مزگەوتی پیرۆزی مەککە و مەدینە بەخشیە. 10,000 دیناری بەخشیوە بە حاجیان لە شاری مەککە لە ڕێگەی پرۆژەیەکەوە ئاوی گەیاندە چیای عەرەفە بۆ حاجیان و لێدانی چەندین بیر. سوڵتان مزەفەرەدین ڕۆڵێکی گرنگی هەبوو لە جێڕانەوەی حەتین و بەشداری کرد لەگەڵ سوڵتان سەلاحەدینی ئەیوبی لە جەنگ دژی سەلیبیەکان و هیچ کاتێک لە جەنگ هەڵنەهاتووە. موسنەدی ئیمام ئەحمەدی دەوتەوە و پشتی پێدەبەستە. یەکەم کەس بووە یادی مەولودی کردوتەوە. بۆ یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم داوەتی پادشا و سەرۆک و زاناکان و دادوەرەکانی کردووە بۆ ماوەی مانجێک لە شاری هەولێر. بە درێژایی دەسەڵاتی هەولێر بووبووە قیبلەی زانایان و فەرمانڕەوایی دەکرد بە گوێرەی شەریعەتی ئیسلام. لە دوای 44 ساڵ لە فەرمانڕەوایی شاری هەولێر 2000 لە ساڵی 630 کۆچی و لە تەمەنی 81 ساڵی کۆچی دوایی کرد. یەکێکە لە سەرکردە و سوڵتانە هەرە دیارەکانی سەدەکانی ناوەڕاست لە سەردەمی ئەیوبی و ئەیوبی ژیا لە هەردوو سەدەی شەشەم و هەفتەمی کۆچی ژیایە. خۆی لە ساڵی 539 لەدایک بووە لە قەڵای مووسڵ و لە ساڵی 630 کۆچی لە هەولێر کۆچی دوایی کردووە. ئەو بڵێن کوڕی مجاهیدین قەیماز بووە، باوکی ناردیتی لۆ هەولێر بۆ ئەوەی کەوا لەوێن دەربڵێن چاوی بکرێتەوە و لەگەر بڵێن ئەتابیگەکەی بڵێن کە سەرپەرشتی دەکا و پروەردەی دەکا. ئیتر لەوێن لە هەولێر پێگەیشتێ لە خۆی بەڕاستی و ژیانیشی زۆربەی لەوێ بەسەر بردیە بەرەوە جێپەنجەی کارەکانی دەستکەوتەکانی زیاتر لە شاری هەولێرە. بەڵام دەنگدانەوەکەی سنووری کوردستانی تێپەڕاند بوو و سنووری هەولێریش تێپەڕاند بوو تا ئەو ڕادەیەکەوە زۆر لە ناوچەکانی دەوروبەر ناوبانجی ئەویان بیست بوو کە زۆرە کەساتیەکە بەهۆی بێگومان ئەو کار و کردوانێکەوە ئەنجامی دابوو لە ماوەی ئەوەی کە حکومڕانی هەولێری دەکرد. ئەویش تەمان زۆر بەپێی ئەو پایایی کە هەی بووە لای مێژونووسەکان زۆر ناسناویان پێدایە، وەکو المەلیک الأقدام، المەلیک المقدام، السپاه سالار، السلطان، مەلیک الأمراء، الأسد الغضنفر. یعنی کۆمەڵێک سیفاتی زۆر ئیجابی تێدا کۆبووبەوە کە بەڕاستی لە کەم کەسدا کۆ دەبێتەوە، بە تایبەتی کەسێک کە مەلیک و سوڵتان دەسەڵاتداربی بەڵام ئەو سیرە و ژیاننامە گەشەی بۆ خۆی تۆمار بکە، ئەوە بەڕاستی لە کەم لە سەرکردەکاندا لە مێژوودا هەستی پێ دەکەین. و ئەوانی کە باسی ئەو کەساتیان کردیە بەشێکیان مێژونووسی هاوسەردەمی خۆیان بوون، هاوسەردەمی مزەفەرەدین بووینە، هەندێکیان هەر هاو شاریش بووین وەکو ئیبن خەلەکان و مێژونووسی دیکەش وەکو عمادالدین الکاتب الأصفهانی، وەکو سەبت ئیبن الجەوزی، وەکو ئیبن شەداد، وەکو ئەبوو شامە و وەکو غەسانی، زۆر مێژونووسی دی ئیبن ئەثیر. ئەوانە باسی ژیاننامەکەیان کردیە و زۆر بە گەورەی و بە گەشاوەیی تیان ڕوانیە و هەڵیان سەنگاندیە. هەریەک لەو ناسناوانە لەگدانەوەی خۆی هەیە، خورمانەی خۆی هەیە، گزارش لە شتێکی دیاری کراو دەکات. بۆ نمونە کە ناوی لێنراوە شێری توند و تۆڵ و گورج الغەضەنفەر کە لە زمانی عەرەبی و ئەوەی لێ بڵێن تەرجەمە دەکرێت. عمادالدین ئەسفەهانی مێژونووس ئەو ناوی لێنا لەبەر ئەوەی لە شەڕەکان چ لە شەڕەکان لە کاتێکە لە سوپای ئەتابەکی بڵێن سەرکرداتی دەکریا خۆ بەشداری کرد، چ لە سوپای ئەیوبیەکان لە ڕوبەڕبوونەوەی خاس دروشمەکان کە بەشداری کرد. لەوەوە ئەو بڵێن شێری سفەتی شێری ناسناوی شێری پێبەخشیە بەرەوەی کەسێکی زۆر ئازا بووە، زۆر چاونەترس بووە، زۆر بە غیرەت بووە. بۆ نمونە کاتێ لە شەڕی حەتین بەشداری دەکات، لە شەڕی ئازادکردنی قودسی پیرۆست
لەدەست خاست درۆژمەکان هیچێک لەسەر کردەکان کاتێکەوە لەگەڵ برازای سەلاحەدین ئەیوبی دەبی ینی سوپایەکە لە یەک لەو شەڕانە پاشکشە دەکەن پەرتو بڵاو دەبن بەڵام ئەو لەگەڵ برازای سەلاحەدین ئەیوبی خۆراگر دەبن کە سەربازەکان دەبین ئەوان خۆراگرن ئەوانە جێنەوە مەیدانەکە و بە سەرکەوتنشی گەورە تۆمار دەکەن کەواتە ینی کەسێک بووە لە ڕووی بڵێن ئازایەتی و جەربەزایی کەسێکی زۆر دیار بووە ئەوان دیکەش مەسەن دەڵێن مەسەن مەلیک الئومەڕا یعنی بڵێن پاشای میرەکان یاخۆ سوڵتان ئەوان هەموو دەلال لەسەر ئەوە دەکەن کە لەسەر گەورەی ڕاستە شوێنی حکومڕانەکەی بچووک بووە گەورە نەبووە بڵێن هەولێر و دەوروبەری بەڵام هێزەکەی و وەک گوتم سیفەتەکانی وای لێ کردووەکەوە گەورەتر بی لەو دەستەڵە لەو شوێنێکەوە حکومڕانی دەکرد حمد و سەنا و سپاس و ستایش بۆ ذاتی پاشی ئەڵڵا درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاشی پێشەوامان محەممەد صلی الله عليه وسلم و لەسەر یاری و یاوەرانی و لەسەر شوێنکەوتوانی تا ڕۆژی دوایی پێشێکی خۆشحاڵم بە ئێوەی شاد بووم خوازای خێرتان داتەوە کە ئەو بابەتە گرینگەکتان هەر بژاردووە لەبەرەوەی بەڕاستی ئەم پیاوە گەورە حەقی خۆی نەدرایتێ کە 45 ساڵ حکمی ئەو هەولێرەی کردووە و بەڕاستی هەتا ئێستاش دەست شوێنی و جێی پەنجەی ئەو پیاوە دیارە لە شاری هەولێر بەنسبەت لە گۆشەنیگای دینداری ئەو پیاوەدا ئەتوانم بە 5 خۆشەویستی بۆت باز بکەم خۆشەویستی ئەو پیاوەی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خۆشەویستی ئەو پیاوەی بۆ زانا و دانا و عالیمان و عاریفان خۆشەویستی ئەو پیاوەی بۆ خێر و خێرات و خزمەتکردنی خەڵک خۆشەویستی ئەو پیاوەی بۆ جیهاد و تێکۆشان لە پێناوی دینی خوادا و سەرکەوتنی دینی خوادا و خۆشەویستی ئەو پیاوەی بۆ عەدالەت و دادپەروەری ئەگەر یەکەم دەست پێ بکەم خۆشەویستی ئەو پیاوە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو کاتە زیاتر خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە دڵی ئەتەقێتەوە بڕکان ئەکا کە خەسرۆ پیربار قەساب هەیە کە ئەوژ مێژونووسێکی خەڵکی هەولێرە ئەڵێ ئەو پیاوە شەوێک بە خزمەت پێغەمبەری خوا ئەگا عەلەیهی سەڵات وەسەلام ئیتر لەو ڕۆژەوە کە بە خزمەتی ئەگا بەڕاستی عەشق و ئەوێنی ئەو پیاوە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەتەقێتەوە جا بۆیە هەر شاعیرێک هەر دانایەک هەر عاریفێک هەر عالیمێک ئەگەر کتێبێکی لەسەر پێغەمبەری نووسیبێ عەلەیهی سەڵات وەسەلام یا شاعیرێک چەند بەیتە شعرێکی لەسەر پێغەمبەری خوا گوتی بێ عەلەیهی سەڵات وەسەلام ئیلا ئەم سوڵتان مزەفەرە خەڵاتی کردووە لە هەر شوێنێکی بوو بێهات بیتە هەولێرێ شعرەکەی خوێن بێتەوە یان کتابەکەی هێنا بێت ئیلا بەخشیش و خەڵاتێکی زۆر زۆر گەورەی داوەتی ئەمەش تەنها لەبەر ئەوەی بەڕاستی عەشقی پێغەمبەری بووە صلی الله عليه وسلم و ئەو مەولودە و ئەو مانگی مەولودەی کە کراوە ئیترەوە ممکنە ینی شاراوە نییە و هەموو خەڵک دەزانی چی کرد ئەوە هەمووی سەرچاوەکەی کە بەڕاستی ئەم پیاوە عەشقێکی پێغەمبەری خوای بۆ صلی الله عليه وسلم لە بابەتی خۆشویستنی ئەو پیاوە بۆ علم عولەما بەڕاستی قەدر و ڕێز و علم عولەمای گرتووە بۆیە هەولێر بوویتە بنکەی زانایان دانایان عاریفان هەرچی لە دوورە وڵات بووە کە بیستیتی سوڵتانێکی عادل هەیە سوڵتانێک هەیە کە بەڕاستی ڕێز و قەدری علم عولەمای لەکدا هاتووتە هەولێر لێرە ڕێزی گرتووە و خەڵاتی داوەتێ و بەرزی کردوتەوە و هەبوونی ئیبن المستەوفی کە گەورەی زانای عالیم کە ئەوە بۆ خۆی لە خۆیدا کە ئەو وەختی کە گەورەی هەموو زانایانی هەولێر بووە خۆی لە خۆدا نیشانەیە کە ئەم پیاوە چەند ڕێزەی علم عولەمای گرتی حتا کە سەفەری حەجی کردو دیتی لە مەکەی پیرۆز مەدرسە نەبووە لەوێندەش مەدرسەی داناوە لە هەر شوێنێک چوبیتن ئیلا مەدرسەی داناوە و قەدر و ڕێزی علم و زانای گرتووە خۆشویستنی ئەو پیاوە بۆ خزمەتکردنی خەڵک یعنی چەندە عشقی ئەوەی لە دڵی بۆ کە خزمەتی خەڵک بکە جا ئەوانەی کە خزمەتی کردوون ئێمە ئێستا بە ئەوروپا ئەنازین
افتخار دەکەین بە ئەوروپا باسی ئەوروپا دەکەین کاکە ئەوروپا ئاگەی لە ئەوەیان ئەو کەسانەیە کەوا پێداویستی تایبەتن ئاگایان لە نەخۆشەکانە ئاگایان لە شێتەکانە ئاگایان لە منداڵانە بڕوا بکە ئەو وەختی کە سوڵتان مزەفەر ئەو خەدەماتانەی پێشکەش دەکرد ئەوروپا لەو پەڕی جەهالەت و شەڕ و ئاژاوایاندا بوو بزانە چی کردووە یەکەمیشت هەرچی ئەوانی کە خاوەن پێداویستی تایبەتن جا چاوی نەبوو بێ لاقی نەبوو بێ سەقەت بوو بێتن هەرچی پێداویستی ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەت بوونە سوڵتان مزەفەر بە خەوی کردووە سبحان الله شوێنی تایبەتیان هەبووە هەموو خزمەتکاریان هەبووە نووسن خواردن خزمەتکردن بسم الله الرحمن الرحيم. طبعا سلطان مظفر الدين گۆگبۆری طبعا ئەوە بەناوی ئەبوو سعیدیش ناسراوە حاکمی هەولێری بووە بێگومان ئەوە لە شاری مووسڵ لەدایک بووە یعنی لە ساڵەکانی 549 کۆچی چونکە بابی زەینەدین عەلی کوچک لەو کاتەدا حاکم بووە لە مووسڵ هەروە لەو کاتەدا حکمی شاری هەولێریشی لە بەندەستدا بووە و کە لە مووسڵ لەدایک بووە دەتوانین بڵێین لە بنەماڵەیەکی تورکمان بوونە چونکە زەینەدین عەلی کوچک و بابی یعنی دەکا باپیری سوڵتان مزەفەرەدین کە بەناوی بەکتەکینە سەرکردەیەکی بەناوبانگ بووە لەلایەن سەلجوقیەکانەوە سەلجوقیەکانیش لە بنەماڵەی تورکەکانن لە ئۆغوزن طبعا ئەو بنەماڵەیە توانیوێتی دەسەڵاتی شاری هەولێر وەربگرێ لە ساڵەکانی 526 کۆچی و تاکو ساڵەکانی 630 کۆچی ئەو بنەماڵەیە بەردەوام بووە لە حکومکردنی شاری هەولێر کەواتە دەتوانین بڵێین نزیکەی یعنی 526 تاکو 630 نزیکەی 100 ساڵ حکومی کردووە و 100 ساڵ زیاتر هەندێک و ئەمەش ماوەیەکی درێژە و باشە بۆ حکومکردنی ئەم ناوچەیە ئەمەش دۆمان ئیسپات دەکا لایشترەوەش کە بنەماڵەیەکی تورکمان کە تورکمانەکان لە هەولێرێ پێش عوسمانیەکانیش وجودیان هەبووە مزەفەرەدین کۆگبری کەسایەتێکی زۆر ناودار و بەناوبانگ بووە هەتا بەناوی گۆگبۆری ناسراوە گۆگبۆریش لە زۆر لە سەرچاوەکان دەڵێن بەناوی ئەدئیب ئەزرق یاخود بە گورجی شیندێ یاخود گورگە شینە دێ لە کوردەواریدا کوردەکانەوە ئەوەش لە ئازایەتی دێ چونکە کەسایەتێکی وە سەرکردەیەکی زۆر بەتوانا و ئازا بووە تاوان مزەفەرەدین گۆگبۆری پاش کۆچکردنی باوکی زەینەدین عەلی کوچک لە تەمەنی 14 ساڵی بووە و دەسەڵاتی شاری هەولێری وەرگرتووە حکمڕانی شاری هەولێری وەرگرتووە بەڵام دیارە ناکۆچی هەبووە لەلایەن نائیبی باوکی یاخود نوێنەری باوکی کە ئەویش مجاهدین قایماز بووە لە نێوان ئەم دوو کەسایەتیە ناکۆچی پیا دەبێ و زیاتریش مجاهدین قایماز ناهێڵێت چونکە مزەفەرەدین بێتە سەر دەسەڵات ئەمەش لەو بەرژەوەندی تایبەتی خۆی وەکو گوتیشمان چونکە مزەفەرەدین کەسایەتێکی زیرەک بۆ بەتوانە بۆ هەر لە مناڵیڕا بەهرەدار بووە و شوێنی بەدیار کەوتووە کەسایەتێکی زۆر زیرەک بووە
بۆیە مجاهدین قایماز دووری دەخاتەوە لە دەسەڵات و برایەکەی دێتە جێی ئەویش یوسف بن یالتەکینە حکومڕانی هەولێر دەکات بەڵام لە ژێر نوێنەرایەتی مجاهدین قایماز. لێرەدا مزەفەرەدین هەوڵ دەدا بگەڕێتەوە دەسەڵات ڕوو دەکاتە خلافەی عەباسی لە بەغدا بەڵام دیارە سەرکەوتوو نابێ. پاشان ڕوو دەکاتە ئەتابکیەی مووسڵ و لە مووسڵ دیارە ئەتابکیەی مووسڵ یاخود زەنگیەکان لەوێ حکومڕانیان دەکرد دیارە یعنی ڕێزی لێدەگرن و پاداشتی دەن و حکومڕانی ناوچەکانی شامی پێدەبەخشن بۆ تایبەتی شاری حەڕان. و لێرەدا دەتوانین بڵێن مزەفەرەدین دەتوانێت لە شاری حەڕان خۆی پێ بگەینە و دەسەڵاتی خۆی لەوێ سەسب بکە و لەلایەن خەڵکەکەشەوە زۆر خۆشەویست بێ. و دیارە مزەفەرەدین پەیوەندی هەبووە هەر لەگەر برایەکەی یوسف بن یالتەکین ئەمەش بەڵگەشت لەوەی کە پەیوەندیان هەبوو کووە لە شەڕەکانی خاچپەرستەکان بەشدایی دەبن هەردوو برا پێکەوە بەشدایی دەبن و پاش کۆچکردنی برایەکەی کە بە ناوی یوسفە مزەفەرەدین دەتوانێت بە یارمەتی سەرکردەی بەتوانە سوڵتان سلاحەدین ئەلئەیوبی دەتوانێت بگەڕێتەوە سەردەسەڵاتی شاری هەولێر لە 586 کۆچی. دەتوانین بڵێن سوڵتان مزەفەرەدین وەکو بخۆشت ئاماژە پێکرد کەسایەتێکی زیرەک بووە بەتوانە بە خۆشەویست بووە ئەمەش دەگەڕێتەوە لە بۆ سیاسەتی بەکارهێنانی سیاسەتێکی زۆر باشی پەیڕەو کردووە و هەتا لەلایەنی سیاسی عسکەری ئیداری ئاینی یعنی هەتا لەلایەن شارستانیش دەتوانین بڵێن هەولێر لە سەردەمی سوڵتان مزەفەرەدین گەیشتوتە ئەو پەری گەشە پێدان لە هەموو بوارەکانەوە بە تایبەتی لەلایەنی شارستانی لەلایەنی ئاینی و هەتا لەلایەنی عسکەری و سیاسیش چونکە لە سەردەمی مزەفەرەدین لەلایەنی سیاسی زۆر ڕووداومان هەیە. یەک لەوانە کە زۆر گرنگە دەستپێکردنی شاڵاوەکانی هێرشەکانی مەغول لە ساڵەکانی 680 دەست پێ دەکا و نزیک دەبێتەوە لە شاری هەولێر یاخود لە شاری ئەربیل لەو کاتەدا ئەربیلیان پێگوتووە ئێستاش ئەو ناوە بەناوبانگە بەڵام سوڵتان مزەفەرەدین دەتوانێت بەڕۆڕویان بێتەوە و دژیان ڕابۆستێ و سنوورێک بۆیان دابنێ بۆیە دەتوانین بڵێن مەغوڵەکان نەیانتوانیوە نزیک شاری هەولێر بن. ئەمەش دەگەڕێتەوە بۆ هێز و توانای سوڵتان مزەفەرەدین گۆگبری. سوڵتان مزەفەر بەڕاستی ئەمە ئێستا کە پێناسەی سوڵتان مزەفەر دەکەین هەر شاری هەولێر بە سوڵتان مزەفەر ناسراوە یعنی پێناسەی شاری هەولێر بە سوڵتان مزەفەر کە شاری سوڵتان مزەفەر و قەڵا و مینارە ئەو دوو مەعلەمە حەزاریە و شارستانیە لە بۆ سوڵتان مزەفەر دەگەڕێتەوە. پێم خۆش ئەوها بە عەجەلەیی و بە سەریعی هەندێک نقاط هەیە بە سەریعی لە بۆ بینەران ئەوە بکەینەوە زیاتر تەوزیحی بکەین. یەکەم ناوی سوڵتان مزەفەر ناوەکەی تەبعاً جۆجبۆریە ناوەچی تورکیا ئەوانە لە ناوەندی ئاسیا بڵێن ئەواست ئاسیا هاتینە لە قەبیلەی قەبقازیان پێدەگوترێ ئەوانە قەبیلەکی تورکمانینە لە بە ئەسڵ دەگەڕێنەوە لە بۆ 24 عەشیرەتن کە پێیان دەگوترێ ئۆغز لە ئۆغزیش عەشیرەتەکەی پێ دەگوترێت تورکمان ئەوانە لەگەڵ سەلاجقەکان دێنە عێراق و ئێران و ئەوانە ئەزامە بابینە سەر سوڵتان مزەفەر کە ناوی جۆجبۆریە یعنی گورگەشینە
لەناو تورکان و لەناو زەنجیەکان و ئەتابەتچیەکان گورگ ڕەمزەکی زۆر زۆر گرنگە ئەفسانەشی لەسرە زۆر شتەیە لێرە ناتوانین زۆر باسی ئەفسانەی گورگ بکەین لە ئەدەبی تورکی ئەویش زۆر شتی لەسەر نووسراوە طبعاً کەناوەکەی سوڵتان جۆرج بۆریە کە مزەفەری لۆدانرایە لەبەروەی لە هەر شەڕێک بەشدار بوو بیتن ڕەب العالەمین نەسرەتی دایتێ ئەو کەسایەتیە جۆرج بۆری کە ناویتی کە پێی دەگوترێت لە قەبی مزەفەرەدین جۆرج بۆری ئەمیری شاری هەولێر بووە کوڕی زەینەدین عەلی کوچوک بووە ئەو کەسایەتیە کاتێک کە لە شاری هەولێر بەخۆی طبعاً لە دایکبوونی لە قەڵای مووسڵ لە دایک بووە و لە شاری هەولێریش وەفاتی کردووە لە قەڵای هەولێر وەفاتی کردووە سوڵتان مزەفەر لە سەردەمیوی هەولێر زۆر زۆر بەناوبانگ دەبیتە ئیمپراتۆریەتێکی گەورە حتا بەتەما بووە سوڵتان مزەفەر لە پرۆژەیدا بووە سنووری هەولێر بگەینیتە شاری ئادرباینجان شاری ئادرباینجان بەڵام لۆی نەسوڕاوە و لەگەڵ ئاشنابوونی لەگەڵ سوڵتان سەلاحەددینی ئەیوبی زۆر زۆر گرنگە لەبەروەی بروزی سوڵتان مزەفەر لەگەڵ سوڵتان سەلاحەددین ئەیوبی وەک وەزیرێک لەگەڵ سوڵتان سەلاحەددین ئەیوبی کاری کردیا لۆ ماوەی 20-25 ساڵ جەنجیان کردیا دژ بە سەلیبیەکان کاتێک تەمەنی 14 ساڵ دەبیتن کە باوکی وەفات دەکات زەینەدین عەلی کوچک لێرە ئەو سەردەمە ئەوها بوو ئەگەر منداڵی مەلیکێک کوڕە گەورەکەی دەبا ببیتە جێگری بابی خۆی لەبەروێ تەمەنی 14 ساڵ بوو وەسایەتی لەسەردا دەندرێ ئەویش مجاهیدەدین قایماز دەبیتن مجاهیدەدین قایماز لەسەر سوڵتان مزەفەر تەماشا دەکا ئەو گەنجە ڕاوەناستی پرۆژەی هەیە و هەنی شتیوا دەکات لەگەر ئەوها بڕوە هیچ ئیشی من نامینێ ئیدی ئینقلابی لەسەر دەکات دەیگریتن لە بۆ ماوەی 6-7 مانگ لە بەندیخانە دەینێت لە بەندیخانە دەمینێتەوە بە محاولەیەک لە بەندیخانە دەردەچی و دەچیتە بەغدا و لە بەغدا دەگەڕێتەوە هەتا تەعاروفی سوڵتان سەلاحەددینی دەکا و ئەو 20 ساڵی لەگەری لە جەنگ دەبن حتى لو حاطين موقعي حاطين كموقعي زور مهمة بتخطيط وببلان داناني سلطان مزفر الحمد لله رب العالمين سرفراز دبن ولا يندر سركوتنيان لو رب العالمين لو يندنيري او دو كسايتيا دو شتي زور زور جرنجان كرديا دو شتي زور زور جرنج يكميان سلطان صلاح الدين ايوبي كاتي كدولي فاطمي دروخيتن پێشان لە ئەسنای دەولەی فاتیمی پاشی بانگدان جوونیان بە سەحابەکان دەدا سەحابەی کیرام جوونیان پێ دەدرا لعنەت و ئەو شتانە کە سوڵتان سەلاحەددین ئەیوبی چووە مسر و لەوێن دەفەی حکمی وەرگرت و دەسەڵاتی لە مسر وەرگرت و فاتیمیەکان و عوبێدیەکان نەمان دی فکری کردەوە بەخۆشی دەرچووی مەدرسەی دینی بووە وانەکانی دینی هەر هەمووی وەرگرت بوو ینی وەک ئیجازەی مەلایەتی ئەو دەرسانەی کە مامۆستایان دەخینی صلاح الدین ئەیوبی هەمووی لەلایەن مامۆستایانی ئەو دەمی خوێند بووین نابیتن جوون بدرێتە سەحابەی کیرام ئەوانە پلە و پایە و مەقامیان زۆر زۆر گەورەیە ئیدی فکری کردەوە لەگەڵ کۆمەڵێک مامۆستا وتیان پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمیتن پاشی بانگدان مؤذین ثم صلوا علیه ئەمە لۆ ئەو سەڵەواتە سڕیە لۆ نیکەینە جەهری بكينا بأشكراي هاوار بكري ألف صلاة وسلام على رسول صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه هر وقت استاجل مزقوتكان باشي بانك لا إله إلا الله صلوات دنيدري لبو بيغمبر ولبو ياراني بيغمبر صلى الله عليه وسلم أو دانري أو صلواتي كلام مؤذن كان دي كان أو صلاح الدين أيوبي بو سلطان مزەفەریش کاتێک لە فەڵەستین دەبیتن تەماشا دەکا مەسیحیەکان لە یەکیەک ئاهەنگ دەجێڕن بە بۆنەی ولادەتی حەزرەتی مەسیح فکر دەکاتەوە دەلێ لۆ ئێمەش لە بۆ پێغەمبەرمان لە بۆ خۆشەویستمان شتێکی ئەوهانەکەی نەک بەس بەوان بچیتن فکرەیەک الحکمة ضالة المؤمن أينما وجدها فهو حق بها حکمت لە چێن دەربی ئینسانی ئیماندار دەتوانی وەربگری و ئیسفادەی لێ بکاتن هات لێرە کە لە هەولێر بووە حاکم فکری کردەوە ئەو عید میلادەی کە مەسیحیەکان دەیکەن هات لێرانە فکری کردەوە تێمە عید میلاد ناکەین بەڵکو ولادەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەیکەینە مەوسیمێکی سەقافی یەک مانگ باسی ژیاننامەی پێغەمبەر دەکەین صلى الله عليه وسلم حفلاتی ئەو هایلۆ دادنێت بە ضەوابیتی شەرعی لەبەروەی ئەو کاتەی ئەو 40 ساڵەی کە حکم دەکاتن لە هەولێر
کاتێک کە دەگەڕێتەوە دووبارە حکم دەدرێتە دەست سوڵتان مزەفەری لێرانە ویلایەتێکی ئیسلامی ئیعلان دەکاتن ئەو ویلایەتەی کە لێرانە لە سەردەمی سوڵتان مزەفەر بووە ویلایەتەکە ویلایەتێکی ئیسلامی بووە لەبەروەی هەموو ئەحکامەکان لەسەر بنەمای شریعەتی ئیسلامی بووە عارق ممنوع بووە مەلاهی نەبووە هەر سەرپێچیەکی شەرعی کرابیتن بە پێی محکەمەی شەرعی سزا دراینە یعنی ئەو کاتە سوڵتان مزەفەر بەو نەوعی مەولودی دەجێرا و خەڵکانێک لە ئەندەلوس و لە ئێران و لە تورکیا و لە جەزیرەی عەرەبی دەهاتن یەک لەو کەسایەتیانەی کە هاتە هەولێر ناوی دوحەیەیە کە ناوی مەجدەدین ئەبی الخەطاب عومەر بن حەسەن بن علي بن الجميل الداني المعروف بابن دحي الكلبي 633 وفاتي كرديا او كتابه دي لهوليري تقريبا دمينيتوا چەند ساڵێک دەمینێتەوە و 5 ساڵیش لە مەولود بەشدار دەبی 5 ساڵ لە شاری هەولێر لە ئاخری 627 کۆچی آخر مولود دەبیتن کە سوڵتان مزەفەر جارێ نەخۆش ناکەوی لە بەروەی لە 630 وفات دەکاتن سوڵتان مزەفەر 5 زاران ئەو دوحەیەی کەلبی کە لە ئەندەلوس ڕادێتن ئەو کتێبە لە هەولێر دەنووسیتن باسی ژیاننامەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کاتێک کە لە بۆ سوڵتان مزەفەری دەخینیتەوە زۆر پێ معجیب دەبیتن مقابلی ئەو جوهودە و ئەو ماندیبوونەی چی دەداتێ 1000 لیرەی ئاڵتونی دەداتێ 1000 لیرەی ئاڵتون طبعا ئەو کتێبە دیارە لە داری ئیشبیلیا لە دەرەوە تەبع کراوە دار فارسی پێ دەڵێن زۆربەی ئەگەر نەڵێن هەموو مێژونووسەکان سەرچاو مێژوویەکان باسەوە دەکەن کە سوڵتان مزەفەرەدین کەسێکی زۆر ئاین پەروەر بووە کەسێکی متەدەین بووە کەسێک بووە ینی حەریص بووە لەسەر ئەنجامدانی نوێژەکانی بە بەردەوامی و کەسێک بووە بەردەوام ئەوەی کە دەستی کەوتووە خەرجی کردووە بەخشیوەتی بە هەژاران و بە نەداران زۆر حتا هەندێک لە مێژونووس دەڵێن زۆری بودجەی مزەفەرەدین بۆ خێر و سەدەقە بووە بەسەر هەژاران جگە لەوەش يعني ئەوەی کە دەستی دەکەوت هەندێک زار نسبەیەکی زۆری ساڵانە هەندێک مێژونووس تەقدیری دەکەن لەوان 100,000 دینار تا 200,000 دینار ساڵانە تەرخانی دەکرد بۆ ئازادکردنی دیلەکانی شەڕی خاز دروشمەکان ئەنی بە هەزاران دینەدان 1000 دینار دەنارد بۆ دەینارد بۆ بڵێن کەناراوی دەرای ناوەڕاست بۆ شام بۆی لەوێ دیلی پێ بکردی لە مسلمانەکانی پێ بکردنەوە ئەوەندە کەرامەتی ئینسان ئەوەندە مسلمان لای ئەو عزیز بوو گەورە بوو دەیدەهێشتەوە لە بەردەستی سەلیبیەکان بمێنەوە لە کۆت و زنجیر دابن بەڵکو هەوڵی دەدا ئازادیان بکە بۆ پارێ هەندێک زار ینی بڵێن ڕێژەیەکی زۆر بڕێکی زۆر مجەوهرات و زێڕوزی و ئاتونی دەنارد بۆ دیمەشق لەوێ دەیانفرۆشت پارەکان دەهێناوە ئەو دەیبرد بۆ ئەوەیەوە دیلەکانی پێ ڕزگار بکە ینی هەست دەکەین بەڕاستی کەسێک بووە زۆر حریص بۆ لەسەر خوێنی مسلمانان بۆ لەسەر عزت و کەرامەتی مسلمانەکان بۆەوەیەوە ڕزگار بن هەروەها لە هەمان کاتیشدا بەنسبەت بڵێن سیفەتە کۆمەڵاتیەکانی کە بەخشندەیە کەسێک بۆ باز دەکرێت زۆر سەخی بووە سەخی تەبیعەت بووە زۆر بەخشندە بووە تەنانەت بۆ خۆی کەمی سەرف کردووە کەمی لەبەر کردووە کەم خۆی دامی پاشا مەلیکەکان دەزانین عادەتەن حەزیان لە ژیانی خۆشە بەڵام ئەوانە بوو تەنانەت دائیمەن ینی بڵێن بەگشتی حەز لە جلوبەرجی زبر بوو کە لەبەر بکە زۆر نەک جلوبەرجی نەرمونیان و وەکو ئیسوڵتان و دەسەڵەتداری ئەو وەختە خەمیسێکی مەسەن لەبەر دەکرد کراسێک نرخەکەی 5 درهم بوو جارێکیان حتا خێزانەکەی هاوسەرەکەی کە خوشتی سوڵتان سەلاحەدین ئەیوبی بوو ڕابعە خاتون لۆمەی کرد گوتی ئەرە ئەو قەمیسە زۆر و درا دەتوانی قەمیسێکی دیکە لەبەر بکەی لۆ ئەوها ینی بەوە ئەو شتە ینی خراپان لەبەر دەکەی ئەویش وڵام لە وەڵامدا گوتی باشە ئەم قەمیسێک لەبەر دەکەم بە 5 درهەمە لۆ بەدە درهەم لەبەری کەم بەکاری بێنم ئەو لە درهەمە 5 دەکەم قەمی 5 دیکە دەکەم سەدەقە و خێر دەمە کەسێکی نەدار کە پێویستی پێەتی ئەو وەڵامدانەوەی ئەنی ویستیکەوە ئەوەی بڵێنیوەی
ینی بڵێن پارەکەی دابش بکە لەگەڵ خەڵکی هەژار و نەدار زیاد لەوەش لە شاری هەولێر سوار خانەقای کردبەوە دروست کرد بوو ئەو خانەقانە تایبەت بوون بۆ لە خۆگرتنی کەسانی خاوەن پێداویستی تایبەت کەسانی نەدار کەسانی نابینا ئەوانی کە ناتوانن جوڵە بکەن بە ئاسایی لەوێن دەر بە خێوی دەکردن و ڕۆژانە خواردنیان هەبوو خۆشی سەردانی دەکردن هەموو دووشەمان پێشەمان سەردانی دەکردن لەگەڵیاندا دەنیشت سوعبەتی لەگەڵ دەکردن بزانانی پێداویستیان چییە چنیە بۆی کەوا دڵنەوەیان بکە و لە خەمیان لەو بڵێن کەم کورتیکەوە هانە کەم بکاتەوە بەڕاستی کەسێک سوڵتان دەسەڵاتداری شارێک بی و بۆ شێوازە خەمخۆری ملەتەکەی بی و بە تایبەتی کەسانی نەدار و کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئەوە سفەتی زۆر گەورەیە زیاد لەوەش بیمارستانێکی دروست کرد لە شاری هەولێر خەستەخانەیەک بە سلاحی ئەوڕۆ نەخۆشخانە ئەو نەخۆشخانەش هەرچی پێداویستی بۆی دابین کردبوون و لە خواردن لە خۆراک لە سەردانیکردن لێ دەپرسینە و بەناو وەزەتان چۆنە گوزارانتان چۆنە خزمەت گوزاریەکان چۆنە بۆتان بۆ هەژارەکانیش ساڵانە جلوبەرجی هاوینە و زستانەی پێدەبەخشین کەواتە ئەگەر ینی ناژمێدرێ ئەو خزمەتانەی کە ئەو کردبووی بۆ کەسانی بۆ ئەوچین و توێژانێکەوە دەستکورتن زۆر زۆر بۆ بەڕاستی کەم هەندێک لە مێژونوسەکان بۆنەوە یاقوتی حەمەوی یاقوتی حەمەوی کاتێکەوە سەردانی هەولێری کردیە ئەوش لە بڵێن لە زمانی لە قەرنی هەفت کۆچی دوای کردی ساڵی 630 کۆچی دوای کردووە دەڵێ سوڵتان سەلاحەدین لەلایەک پارە و سامان و شتی لە کەسانی دەوڵەمەند و دەستڕۆیشت و ستاندووە بە زۆر لەولاش دابەشی کردو بەسەر کەسانی هەژار و نەدار دڵکەواتەوە بۆچی ینی ناکە هیچ کاتێک تۆ لە دەوڵەمەند وەردەگری دەیە کەسێکی بە زۆر لیان وەردەگری بەڵام ئەگە لی وردبینەوە تەفسیری ئەوە وا پێدەچی وەکو ئیبن جەوزیش شارەتێکی وای هەیە وا پێدەچی ئەو زیاتر ئەو کەسانی کە بەرپرسی باڵای وڵاتەکەی خۆی بووین ناوچەکەی خۆی بوون مەسەڵەن وەزیر بووە خاوەنی بڵێن دەسەڵاتدار بووە لە دیوانی ئینشا لە دیوانی مەظالم ناو هاتوون لە سەرچاوەکان ئەوانەی مەسەن گرتیە و پارەی لێوەستاندون هەزاران دینار لەبەرچی لەبەر ئەوەی پێرسی ئەوانە گەندەڵ و گەندەڵکار بووبن ئەنی ئەوانە پۆستەکانی خوان بۆ بەبەستی تایبەتی خوان بەکارهێناوە خوان دەوڵەمەند کردووە لەسەر حسابی خەڵکی تر و ئیستیقلالی پۆستە و مەکانەکەی خوان کردیە کەواتە زۆر ئاسای ئاسان پێویستیشە ئەوە کارێکی چاکسازیە کاتێکەوە بەرپرسیەکەم بتوانێت ئەو کەسە دەستڕۆیشتوانە سنوورێک چەند بۆ دابنێ و مسادرەی سەرەوت و سامانەکانیان بکە یاخود بەندیان بکە بۆ ماوەیەک دواتر ئەو سەرەوت و سامانە بەسەر هەژاران دەدا بەش بکە بەرەوەی هەر کەسێک شیشی لە بەردەست بێ دەسەڵاتداربی ئەگەر چاودێرێک لەسەری نەبی بێگومان لە سنووری خۆی دەردەچێت سوڵتان مزەفرەدین ئەو وەختە ئەو شتەی کردیە زۆر سیفاتی ئیجابی هەبوو حتا یەکێک لە مێژونوسەکانی سەردەمی نوێ محەممەد کورد عەلی لە کتێبێکیدا دەڵێ سوڵتان مزەفرەدین بەڕاستی چەندەها بڵێنکاری نایابی کردووە لە ڕووی پیشەسازی و لە ڕووی ئابوووریەوە دەڵێ وەکو ئەو پیشەسازیانەی یاخود ئەو کارگانی کەەوە لە سەردەمی نوێ دەکرێنەوە سوڵتان مزەفرەدینش ئەو کارانەی کردیە ینی بە بەراورد ئەوەندە ینی کەواتە بەڵگەی لەسەر کراوەی لەسەر ئینفتاحی لەسەر دووربینی لەسەر عەقلی دەوڵەتداری ئەو کەسایەتیە سەبارەت بە پرسیارێکی جەنابەت ڕاستە وەکو باس دەکرێت سوڵتان مزەفرەدین کۆکبەری یەکەم کەسایەتی بووە لە ڕۆژهەڵات کە واستەوە بە ئیحیاکردن و بە زیندووکردنەوەی یادی مەولودی پێغەمبەر درودی خوای لەبێت ساڵانە دوو مانگ پێش هاتنی مانجی ڕەبیع الئەوەل هەستەوە بە ئامادەباشی بە خۆ ئامادەکردن بۆ ئەو یادە خەڵکانێکی بانگ دەکرد لە دەروبەری هەولێریش لە سنجار و لە وڵاتی فارس و لە مۆست و لە بەغدا و لەو دەوروبەر شوێنی دیکە خەڵک دەهاتن ئامادەکاریان دەکرد ئامادەکاری بۆ دەکردن بۆ خۆی چەندەها خێمە و قوبەی هەڵدەدا لە دەوروبەری لە هەولێر و بڵێن ئاعلام و ئاڵای ڕەنگا و ڕەنگ ئەوانەی ئامادە دەکرد و مەولودنامەیان دەخوێندەوە شەوان ئەوش خۆی ئامادە دەبوو و زانا و فەقیه و شاعیر ڕویان لەگەڵ دەسەڵاتدار و مەلیک و ئەمیرەکان ڕویان لەوێ دەکرد و وەکو کۆبنەوەیەکی جەماهیری ساڵانە ئەنجام دەدرا ئەوە لە ڕۆژهەڵات یەکەم کەس بوو کە ئەوە ئیحیا کردەوە کە تاکو ئێستاش بڵێن ئەو یادە بەردەوامە یەک لە تایبەتمەندیەکانی سەردەمی سوڵتان مزەفرەدین ئەوەیە بەڕاستی پەیوەندێکی پتەم و مکوم هەبووە لە نێوان سوڵتان مزەفرەدین و وەزانە فەقیهەکانی سەردەمی خۆی زۆر ڕێز لێ دەگرتن هاتوچۆیان دەکردن هاتوچۆی دەکردن ینی بە سەخاوەتیش بەدەست بڵاوەیی
پارەی پێدەدان پێ دەبەخشین کەسی داوای لەکردبان نەیدەگەڕاندەوە لەبەرەوە ینی ئێستا بۆ نمونە ینیکردنەوەی قوتابخانە و ئیدار الحەدیث مەسەن ئێستاخانەی فەرمودەی مەسەن دامەزراند لە بیستیکەوە لە شاری حەلەب بۆ نمونە کە لە هەولێریش نییە مەسەن حەلەب بڵێن لە شام بیستی کە لەوێ مزگەوتێک دروست کرا بناقیدانرا بەڵام تاو نەکراوە هەواڵەکەی بیست حاجیبی خۆی نرد بڵێن پەردەداری خۆی ئەوەی کەوا بڵێن وەکو بڵێن سەرۆکی دیوانی سوڵتانی خۆی نار بۆ حەلەب دەیان هزار دیناری نرد ئەو مزگەوتیان گوتی بڕۆن تاویکەن مزگەوتی حبنای مزگەوتی حەمبەلیەکان مزگەوتی حەمبەلیەکان بوو و گوتی ئەوی پارێکە ماشەوە مڵکێک بکڕن بیکەنە وەقف لەسەر مزگەوتەکە و ئاویش سەرچاوی ئاویشی بۆ ڕاکێشە لە ڕووباری بەڕادێ بۆ ئەو شارە بۆ ئەو مزگەوتە بۆیکەوە نوێش بڵێن بۆ دەست پێشوشن بۆ کاروباری نوێش خوێنان ئەنی مەبەستمە لە هەر شوێنە بیزان بێن قوسانێک هەیە کەمە کورتێک هەیە بۆ خزمەتکردنی مسلمانە بۆ خزمەتکردنی زانان پڕی دەکردەوە بەڵام لەگەڵ شاعران زۆر بینی نەبوو زۆر کەفی بە شاعرەکان نەدەهات ئەگەر داوایان لێ کرد بە ئەوجا پێی دەبەخشین ئەگەر نا لە خۆی وا نەبوو بەڵام لەگەڵ زانان بینی زۆر خۆش بوو و کەسێکی مێژوو دۆستیش بوو مێژوو دۆست بوو و حەزیشی لە زانستی فەرموودە بوو تەنانەت گوێ ڕاگرت بوو لە کتێبی موسنەدی ئیمام بن حەمبەل کتابی موسنەدی حەدیث ئەوەی لەوەی هەمووی گوێ لێگرت بوو هەندێک دەڵێن محەدیثیش بووە فەرموودە بێژیش بووە حەدیثی و فەرموودەی زۆر لە خۆشەویست بووە ئوستاذ مزەفرەدین ساڵی گوتمان 630 کۆچی دوایی دەکا لە شاری هەولێر بەڵام لە ناو قەڵانە بەڵام جەنازەکەی دەهێننەوە لە ناو قەڵا دەینێژن بە شێوەیەکی کاتی چکە خۆی وەسیەتی کردبوو پێشەوەی وفات بکە کاتێک کە ئەو کۆچی دوایی دەکەم هەڵاوایی کۆتایی دەکا بڵێن لەکوێ بینێژن لە مەککە حتا لە شێوی عەرەفات دەبێت توربەیەکی بۆ خۆی حازر کردبوو توربەی لەوێ حازر کرد بۆ خۆی کە لەوێ بینێژن بەڵام ساڵی دواتر کە خەڵک دەچن بۆ حەج بەڵێن مۆسیمی وەرزی حەجە ڕوفاتەکەی دەبن لە ڕێگا توش کێشە و گرفت دەبن و کەمی ئاو ناتوانێتەوە بیگەین ئەو شوێنە دەگەڕێنەوە لە دەینێژن لە شوێنێک بڵێن لە ڕێی حاجیانی عێراق کە کوفە ئێستا بڵێن نەجەف لە نزیک مەشهەدی ئیمام عەلی کوڕی ئەبی تاڵب لەوێ دەنێژرێ کەواتە لەوێ دەریشەوە هەندێک دەڵێن دواتر گواستراوەتەوە لە مەککە نێژراوە بەڵام ئەوە ڕەیەکی بڵێن لاوازە زۆربەی کۆڕای مێژونووسانە سەر ئەوەیەکەوە گۆڕەکەی لە نەجەفە لە شەڕەکانی بڵێن سەڵیبیەکان بەشداری کردیە یەک دومیشیان لە ئازادکردنی دیلەکانی جەنگ دیلە موسڵمانەکان زۆر ڕۆڵی هەبووە ئەنی ساڵانە 100,000 دیناری دەبەخشی بۆ ئەوەیکەوە دیلە موسڵمانەکان ئازاد بکە لە ژێردەستی خاز دروشمەکان ئەنی ئەوەش جۆرێکە لە بڵێن لە بەخشندەیی ولا گوتمان لە حرس و لە حریصبوونی سوڵتان مزەفرەدین لەسەر ژیانی و مسلمانەکان و کاتێک کە ئەو دیلانەش ئازاد دەکران بەشێکی زۆریان حەزیانێ بوو بێنە هەولێر لە هەولێر بمێننەوە لە ڕێگا پێشەوە داخلی هەولێر بن لە شوێنێکەوە پێ دەرن بەیت النار گوندێک بووە لەوێ دەمانەوە لەوێ جلو بەرجیان دەگۆڕدرا و خوان خاوێن دەکردەوە و پۆشتە دەبوون و خزمەت دەکران داهاتنەوە سەرخۆ ئەوجە داهاتنە ناو هەولێر ئەوی کە بیشتی ویست بە ئەوە دەیناردەوە شاری خۆی ناوچەی خۆی دوای ئەوەیکەوە پارەی ڕێگەی سەفەری پێدەبەخشی پێدەدا چەندە دووریان نزیک بە زیادەوەش مەسرەفی ڕێگەی پێدەدا ئەو کەسانی کە نەخۆشی درێژ خایانیان هەبووە سبحان الله نەخۆشی درێژ خایان ئەو وەختی هەر گڕوو بووە ینی گڕوێتی بووە ئەوانە ئەو کەسانی کە گڕوو بوون ئەو نەخۆشییان لێ بووە شوێنێکی تایبەتیان هەبووە لە شاری هەولێر هەر یەکێکیان خزمەتکارێکیشی هەبووە يعني سبحان الله بزانە ئەوە ئێمە باسی ئەوروپا دەکەین بزان ئەوە چ ئەوروپایەکی لێرە لە هەولێرێ ئەو پیاوە دروست کردووە خاڵێکی تر شوێنێکی هەبووە بۆ ئەو کەسانی کە ڕێبوارن دێنە ئێرە بە لە هەولێرێ دادێن جا چ کابرا طالب العلم بوو بێ چ کابرا عالیمێک بێ چ کابرا تازیر بوو بێ چ کابرا مثلەن هەر مرۆڕەت کرام بە هەولێرێدا ڕۆیشت بێ ئیلا ئەم پیاوە خزمەتی کردووە شوێنێکی تایبەتیان هەبووە هەر کەسێک بە هەولێرێدا بەهات باە لەو شوێنە تایبەتی ئیستقبال دەکرا خواردنی ئەدایە شوێنی حەسانەوە و حەوانەوەی لی هەبووە و ئەگەر فەقیریش با پارەشیان دەدایە سبحان الله
خزمەتکردنی ئەو پیاوە بۆ ئەوانەی کە ئەسیر بوونە لە بندستی سەلیبیەکان دەزانی ئەم پیاوە 6,000 ئەسیری ئازاد کردووە لە بندستی سەلیبیەکان لە پیا و لە ژن 6,000 ئەو بە زەبری پارە کردوێتی خۆ بە بەلاس نەکرد بە پارە ئەوانەی کڕیوە و پارەکەش ئی دەولەت نەبووە بەڵ پارەکە ئی شخصی خۆی بووە کە ئەو پیاوە کە بەڕاستی توانیتی ئەو کەسانی لە بندستی سەلیبیەکان ئەناڵێنن لە ئەسیردان ئەوانە 6,000 کەسیان لێ بکڕیتەوە خۆشویستنی ئەو پیاوەی بۆ مەکە و مەدینە بۆ مەقامی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم لە مەدینە و بۆ بەیتی پیرۆز کاتێک کە چوویتە حەزدیتی خەڵکی مەکە و مەدینە زۆر ئەناڵێنن لە بێئاوی زۆر ئەناڵێنن لە تێنوێتی و بە تایبەتی حاجیەکان لە عەرەفەدا زۆر حاڵیان پەشێوە و پەرێشانە بۆ ئاو بۆیە هەستایە خەڵکی شارەزا و لێزانی لەگە خۆ بردووە ئالەوێن دەر حەوزی گەورەی ئاوی بۆ دروست کردوون کاتێک کە باران ئەبارێت ئەو حەوزانە ئاوەکە خڕ ئەکاتەوە پاشان بە مروری ڕۆژ بۆ خۆیان ئەو ئاوانە سەرف دەکەن حتا لە عەرەفە مەخزەنی ئاوی داناوە لە مەککە دایناوە لە مەدینەش دایناوە ئەو پیاوە هەرچی دەرکەیەکی خێر هەبای ئیلا لەو دەرکەی داوە يعني بەڕاستی ئەمەش لە دینداریەوە ئەم ئیشە سەر هەر ئەگرێتن پاشان خۆشویستنی ئەو پیاوە بۆ خزمەتکردنی شاری هەولێر بۆ ئەمنیەتی شاری هەولێر ئەو خەڵکەی کە لە دەسەڵاتی ویدا بووە تەمان دەسەڵاتی هەولێرێ حتا شارە زوریش بوو حتا سەر حدودی ئێرانێ بووە یعنی دەسەڵاتەکەی زۆر گەورە بووە حتا ئەو حاکم بووە ئەو 45 ساڵەی نەیهێشتۆ یەک فەسادی یەک بێسەروبەری یەک شتێکی نامە و خەریب بێتە شاری هەولێر ئەوە نییە ئەو پەڕی خزمەت نییە ئەوە هەستکردن بە مەسئولیت نییە بێزگە لە عشق و ئەوێنی ئەو پیاوە بۆ دادپەروەری لە سەردەمی زمانی خۆیدا بەڕاستی نەیهێشێ کەسێک زوڵم لە کەسێک بکە کەس جورئەتی نەکردووە کەوا زوڵم لە کەسێک بکە عاردی بخوا پارەی بخوا یاخود تەعەدای لێ بکە نەوێراوە چکە بەڕاستی سوڵتانێکی سارم و ئەوەش بووە یعنی مەزبوط بووە زەبۆی بەڕاستی ئەمانە هەموو نیشانی ئەوەی کە ئەم پیاوە لە خواترس بووە ئەم پیاوە لە منتەڵەقی دینەوە لە کانگای دینداریەوە توانیتی ئەو هەموو خزمەتە بکاتن پاشان خۆشویستنی ئەو پیاوە لە بۆ جیهاد و بەرزکردنەوەی دینی خوا و بڵاوکردنەوەی دینی خوا ئەی سڵاحەدین چۆن ئەو پیاوەی ناسی لە شەڕەکان ئەو پیاوەی ناسی کاتێک کە ئەم پیاوە سڵتانی حەرام بوو ئالەوێن دەرپاشان بەگەر سڵاحەدین کەوت کە بەگەر سڵاحەدین کەوت لە مەجموعە شەڕێکدا بەڕاستی سڵاحەدین زانی ئەمە پیاوێکی زۆر بەقابیلەتە بەڕاستی پیاوێکی زۆر بە جەرگ و بە شەهامەت و بەغیرەتە بۆیە یەک لە خوشکەکانی خۆی ڕەبیعە خانمی سڵتان مزەفەری بە هەدیە و کە بیکاتە زاوای خۆی بۆی لەگەڵی بێ ئەم پیاوە بە شەهامەتە ئەم پیاوە بە غیرەتە حەق خۆیتی کە بەڕاستی زاوای سڵاحەدینی بێ کە سڵاحەدین ڕاستە مەسەلەن ئەو تەحریری قودسی کرد ئەو خاچی مسلمانانی لە دەست سەلیبیەکان نەجاتدا بەڵام ئەگەر وەکو سڵتان مزەفەری لەگەڵ نەبات چۆن دەیتوانێت ئیشە بکە هەر قائیدێک کە گەورە دەبی کۆمەڵێک کەسێکەنە لەگەڵی لە پشتینە بەرزی دەکەنەوە بەڕاستی بەرزی بوونەوەی سڵاحەدین بە هیممەت و بە غیرەت و بە شەهامەت و بە چاچی و دینداری سڵتان مزەفەریەوە بوو و ئەمسالی سڵتان مزەفەریەوە بوونە کە لە لەورا و پشتی سەلاحدین ئەیوبی بوونە زابۆیە کە لە شەڕەکاندا بەڕاستی لە هەموو شەڕەکاندا لەگە سەلاحەدینی بووە حتا لە شەری حەطین لە شەری ئازادکردنی قودسی پیرۆز لە دەستی سەلیبیەکاندا لەگەڵی بووە دەیکەواتە بەڕاستی ئەو جیهادە ئەوە هەموو لە عشق و ئەوێنی دینداری ئینسان کە لە دڵیەتی دێ جیهاد دەکات لە پێناوی دینی خوای و ئازادکردنی خاچی مسلمانان لە بندستی داگیرکەرەکانیدا زەبەڕاستی ئەگەر بێت و بە دوور و درێژی باسی ئەم پیاوە بکەین بەڕاستی پیاوێکی یان لە ڕووی دینداری و دیندار بووە و نوێژی جومعانیشی لە مزگەوتی گەورەی هەولێر کردووە مزگەوتی گەورەی شاری هەولێر لەوێ هەموو جومعەکان لەوێ نوێژی جومعای کردووە بەڵام ڕۆژەکانی ترینا لە شوێنی خۆی لەسەر قەڵات دادەنیشت لەوێن دەرکە شوێنی حکومڕانی و شوێنی برێن ئەمارەتی لەوێن دەردانا بوو بەڵام ڕۆژی جومعان بخۆی ماڵی خۆیان لە محەلەی عەرەب بوو کە ئەوێن دەری پێ دەڵێن ماڵی خۆی لەوێن دەربووە
بەڵام ئەو پیاوە عمومەن بەڕاستی پیاوێکی دیندار، پیاوێکی ڕازگۆ، پیاوێکی بە خزمەت، پیاوێکی بە غەم لە بۆ خەڵک، پیاوێکی بە وەفا لە بۆ خەڵک و ئەو 45 ساڵەی بەڕاستی خزمەتی کردیا، یعنی بەقەدەر 4500 ساڵی خزمەتی ئەم خەڵکو و ئەو وڵاتی کردووە. بۆیە هەتا دەژمرین ئێمە بەڕاستی خەڵکی هەولێرش ئێمە قەرزداری ئەو پیاوەین لە چاچی و لە پاچی و لە عەدالەت و لە ڕێک و پێچی. دەتوانین بڵێن سوڵتان مزەفەرەدین هەر لەو کاتێک کە لە شام بووە پەیوەندی بە سوڵتان سلاحەدینی کردووە و بەشداری کردووە لە شەڕەکان دژی خاچپەرستەکان لەگەڵ سوڵتان سلاحەدین ئەیوبی و ئازایەتی مزەفەرەدین و دڵسۆزی مزەفەرەدین و زیرەکی مزەفەرەدین هۆکارێک بۆ کەوا سوڵتان سلاحەدین زیاتر نزیک بێتەوە و ڕێزی لێ بگرێ، بەڵکو خوشکی خۆی کە بەناوی ڕەبیعە خاتوونە یعنی مارە بکرێ و یعنی وەکو بیتە زاوای سلاحەدین ئەلئەیوبی. بێگومان دەتوانین بڵێن ڕۆلی سوڵتان مزەفەرەدین کۆگوبری لە شەڕی خاچپەرستەکانی زۆر گرنگ بووە. ئەمەش هۆکارێک بۆ کەوە لەگەر بنەماڵەی سوڵتان سلاحەدین ئەیوبی یاخود لەگەر ئەیوبیکان بەگشتی و بە تایبەتی سلاحەدین ئەیوبی زۆر نزیک بێتەوە، چونکە لە زۆربەی شەڕەکانی خاچپەرستەکان بەشداری کردووە. بۆ نمونە لە شەڕی سەفووریە 583 لە شەڕی حەطین 583 طبعا ئەوەش زۆربەی مێژونوسان وەکو ئیبن خەلەکان باسی دەکات دەڵێ ثبت في مواضع لم يثبت غيرها ياخذ لم يثبت غيره. معناه چییە؟ يعني لە زۆربەی شەڕەکان توانیوێتی بەرگری بکە و دژی خاچپەرستەکان ڕابۆستێ. بۆ نمونە لە شەڕی حەطین مزەفەرەدین ڕۆڵێکی زۆر گرنگی هەبووە لە سەرکەوتنی موسڵمانەکان، چونکە دەڵێن پاش کشانەوەی موسڵمانەکان مزەفەرەدین و برای سلاحەدین تەقیەدین توانیویانە خۆیان بەرگری بکەن، بەڵکو پوش و ئەو پاشماوەیە کە لەو کاتە لەو ناوچەیە بووە بسووتێنن و دژی سوپای خاچپەرستەکان و یعنی گەرمای ئاوهەوای ئەو کاتەدا و ئەو پوش سووتانی ئەو پوشە هۆکارێکی زۆر گەورە بووە دژی خاچپەرستەکان و هۆکارێک بۆ بەرزکردنەوە وڕەی موسڵمانەکان. یعنی دەگەڕێتەوە بۆ سوڵتان مزەفەرەدین کە بایەخی بە لایەنی شارستانی داوە و لایەنی ئاینی داوە و بایەخی بە هەژار داوە، بە خەڵکی شاری هەولێر داوە یاخود ئەربیل داوە و چەند بنکەیەکی زۆر گرنگی دروست کردووە. لەمانە وەکو دروستکردنی خانقا، وەکو دروستکردنی زاویە و ئەمانش زۆر گرنگ بۆ لەو کاتەدا لەلایەنی زانستی و لەلایەنی یعنی خزمەتکردنی خەڵکەکە، چونکە لەو تەکیە و زاویە و خانقانە خەڵکی هەژاری لەو کاتەدا خەڵکی هەژار دەیانتوانی لەو شوێنانە بحەسێنەوە و لەو شوێنانە یارمەتی وەرگرن لە دەسەڵاتدار وەکو مزەفەرەدین کۆگوبری کە هەموو ڕۆژێ یاخود ڕۆژێک ڕۆژەش سەردانی ئەو شوێنانەی دەکرد، پێداویستەکانی جێبەجێ دەکرد. ئەمە لەلایەک. پاشان دروستکردنی قوتابخانە، یعنی بەناوبانگترین قوتابخانە سەردەمی قوتابخانەی مزەفەریەیە. لەو کاتەدا زانستی فقی زۆر دەخیندرا، چونکە دەڵێن خۆشی زانا بووە لە حەدیث و لە شاعیر بووە، لە تاریخ زانیاری هەبووە، بایەخی بە زانست داوە بە شێوازێکی گشتی و بۆیە لەو شوێنانە وەکو مەدرسەی مزەفەریە فقی یاخود مەزهەبی شافعی و حەنەفی تیایدا دەخوێندرا. دوور حەدیثی دروست کردووە. معنای چییە؟ یعنی بنکەی فێربوونی حەدیث فەرمودەکانی پێغەمبەر. هەستاوە بە دروستکردنی بیمارستان، یعنی نەخۆشخانە و ئەو نەخۆشخانەش هەموو پێداویستیەکانی جێبەجێ کردووە. هەستاوە بە دروستکردنی مزگەوتێکی زۆر گەورە کە ئێستاش بەناوبانگە بە مزگەوتی مزەفەریە
ئێستاش مینارەکەی ماوە کە بە مینارەی مزەفەرێ دەناسرێ چونکە شوێنەکەی شوێنی مزگەوت بووە ئەو مینارەکەی دروست کردووە کە بە مینارەی مزەفەرێ دەناسرێ. پیاوێکی خێرەومەند بووە، یاین دەتوانین بڵێن دەڵێ پارەی داهاتی هەولێر ئەربیل دەیکردە سێ بەش، بەشێک بۆ خێرکردن ئەعمال بەڕ، بەشێک لۆ یەدەک یاخود احتیاط دایدەنا لە بۆ کاتی تنگانە، بەشێکیش لە بۆ فەقیر و هەژار، ینی ئەوەش دەگەڕێتەوە بۆ خزمەتکردنی شاری هەولێر. لە مەککە چی کردووە؟ زۆر شوێنی یاخود ئیشی خێری کردووە، مەسەلەن ئاوی گەیشتۆتە گەیاندۆتە شاخی عەرەفات لەو کاتەدا، و شوێنێکی بۆ خۆی داناوە کە وەسیەتی کردووە کە بمرێ لەو شوێنە بنێژرێ. لەو کاتێک کە دەمری لە ساڵی 630 کۆچی بە پێی وەسیەتەکەی ینی دەبێت لە مەکە بنێژرێ، دیارە لە ڕێیە تووشی زۆر ینی ئەشکەنجە دەبن بە تایبەتی لە گەرمای ئەو ساڵی ناتوانن بگەینە شاری مەککە. لێرەدا دەگەڕێنەوە و بڕیار دەدەن لە کوفە بینێژن لە نزیک مەرقەدی ئیمام عەلی. لێرەدا هەندێک زۆر بۆچوون هەیە دەڵێن ئەو مەرقەدەی کە لە شاری هەولێرە لە ئەربیلا ئەو مەرقەدی مزەفەرەدین گۆگوبریە، بەڵام زیاتر ئەوی پەسەندە ئەوە ئەی بابیتی ئی زەینەدین عەلی کوچکە، بەڵام هەر چۆن بێ شوێنێکی زۆر پیرۆزە، یعنی چونکە باوکیشی زەینەدین عەلی کوچک ئەویش خێرخواز بووە، ئەویش بەشداری لە شەڕی خاسپەرستەکانی کردووە، بەرگری لە ئاینی ئیسلام کردووە، خزمەتی شاری ئەربیلی کردووە، هەولێری کردووە و کەسایەتی بەناوبانگ بوو. ئەویش ماوەیەکە کاک خەسرە و پیربال قەساب خەریکی کۆکردنەوەی توراسی سوڵتان مزەفەرە، بەڕاستی ئەویش ئیشەکی باشی کردیا. ئەو کتێبە لە ئەسڵ ئەو کتێبەیە، ئەو کتێبە عەبدولقادر ئەحمەد تلیمات داینایە، ئەو کتێبێک کە مامۆستا خەسرە و چاپی کردێ و وەری جێڕایە، بەڵام بە دەستکاریەوە بە ئیزافەوە و شتێکی زۆری تێدا کۆکردیتەوە، ئەبحاسی مامۆستا موحسین ئەحمەری تێدا هینایە، ئەبحاسیتکەی تێدا تۆمار کردووە و موەثەقیشە بە چەندین وەثایق و وێنەی جوان جوانی تێدا تۆمار کردیە، وێنەی هەولێر لە سەردەمی سەلاح سوڵتان مزەفەری و حتا ئەو وێنەیە کە ڕەسام کێشایەتی بە پێی دیراسی ژیان نامەیان کردیە و قەسەماتی وەچی چۆن بۆ کەپ و ئیدی دەم و چاوی ئیدی ئەو ڕسمانیان لێ دەرهینایە، ئەوە على ساز ڕسمی سوڵتان مزەفەریە. بەڕاستی ئەوەش جوودێکی گەورەیە ماندیبوونەکە لە بۆ کەسایەتی شاری هەولێر، مەلیکی هەولێرە سوڵتان مزەفەر کە کا خەسرە و کردیتی هەم تەرجەمەی کردیە و هەم ئیزافەشی کردیە، بەڵام طبعا کتابە ئەسڵەکە لە بۆ عەبدولقادر ئەحمەد تلیمات لە سلسلەی ئەعلام العەرەبی دانایە، دەڵێ عەرەبی شانازی بەوە دەکات، نەک بەس تورک نەک بەس کورد، بەڵکو عەرەبی شانازی بەو کەسایەتیە دەکاتن لەبەروەی فکرێکی ئیستراتیجی هەبووە، پێویستە کولیاتی عسکەری دیراسەی فکری ئیستراتیجی سوڵتان مزەفەری بکەن، چونکە لە هەر شەڕێک بەشدار بوو بیتن نەجاحەتینە. لۆیە پێشیان گوتیە ئەبوو سەعید، خۆ کوڕی نەبووە، لە عەرەب ئەگەر یەک کوڕی هەبی ئەو زادێن باوکی فلان، لۆ پێی گوترا ئەبوو سەعید یان مظەفەرەدین ئیبن خەلیکان رحمەتی خوای لێبی لە وەفایات الأعیان في أنباء أبناء الزمان لە سەردەمی وی بووە، باسی سوڵتان مزەفەر دەکات، دەڵێ لە هەموو شەڕێک رب العالمین موفقی کردیە، لۆیە ناومان لێنایە ئەبوو سەعید، لە سەعادەتەوە وەرگیراوە، لە بەختەوەریەوە وەرگیراوە. ئیبن خەلیکان خەرچی قەڵاتەیە، لە قەڵاتێ لەدایک بووە، خۆی و بابی خەڵکی قەڵاتێنە، لۆیە ناوەکە کە دەنووسێ شەدەی لەسەردا دەندرێ ئیبن خەلیکانە. ماوەیەک لە هەولێر دەمینێتەوە، دەرس دەڵێتەوە لە قەڵات، سار قوتابخانەی لێ دەبیتن، بەڵام لەبەروەی لە هەولێر زیاتر ئەو کەسایەتیە معلوماتی گەلە زۆرە، دیارە بەرەو سووریا دەڕوا، لەوێ دەبیتە قاضی القوضات و لە مصر دەبیتە قاضی. ئەو کتێبەش دادەنێت تا ئێستا مەرجەعێکی هەموو ئەوانەی مێژوو دەنووسن، هەر کەسێک مێژوو بنووسی ئیلا دەبی سەرچاوی وەفایات الأعیانی هەبی، کە لەو وەفایات الأعیانە لە مجەلەدی چارەم باسی ژیاننامەی سوڵتان مزەفەری زۆر زۆر بەتێر و تەسەلی کردیە. طبعا وەفایات الأعیان لەبەر دەست نییە، کتێبەچیت کەم لەبەر دەستە ئیبن مستەوفیە، ئیبن مستەوفی وەزیری سوڵتان مزەفەری بووە،
وەزیری سوڵتان مزەفەری بووە لە دەوڵەتی سوڵتان مزەفەر کاری کردیەوە ئەو کتێبەی دانایە ناوی لێنایە تاریخ ئەربل. تاریخ ئەربل مجەلەدی دووەم و سێیەممان لەبەردەستە، یەکەم و دووەمی بزر بووە. يعني مچینە سێیەم و چارەم ئێستا چاپ کرایە و سامی سەقال لە بەرەتانیە بڵێن ملحقی ثقافی عێراق بووە. ئەو کتابە لە لەندەن لەوێ دەبیتن تحقیقی دەکا بەڵام ناگاتە سەر مجەلەدی یەکەم کە باسی مێژووی هەولێر دەکا، یەکەم و دووەم بزرە بەڵام سێیەم و چارەم لە بەردەستە دوو جوزئە عێراق تەبعی کردێ و دەوڵەتەکانی تکەش زۆر چاپ کرایە. طبعا لە شاری هەولێر کاتی سەردەمی سوڵتان مزەفەری معرەزی کتابیشی تێدا دەکرا، معرەزی کتاب پێشانگای کتێب لەو هەولێرەی کرایە لە زمانی سوڵتان مزەفەر، چونکە ئەوانەی کە کتێبیان دەفرۆش کە بڵێن ئەسحابی وەڕاقیان پێدەنن ئەلوەڕاقون، دەیانزانی هەولێر پڕ دەبیتن لە زانایان، زاناش پێویستی خۆراکی زانا چییە؟ کتێبە. لێە ئەوان لە بەغدا و لە دەوڵەتەکانیت کە کتێبیان دەهینا شاری هەولێر، لە شاری هەولێر نمایشیان دەکرد و عرضیان دەکرد لە شاری هەولێر ئەو کتێبانە دەفرۆشرا و معارزی کەش دەکراوە و سیمنارات دەکراوە دەربارەی تاریخ و دەربارەی حەدیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەبەروەی سوڵتان مزەفەر ئیجازەی حەدیسی هەبوو. بەڵێ خۆشەویستان، ئەمە وەک وەڵامدانەوەی ئەوانەی کە دەڵێن مەزاری سوڵتان مزەفەری لێرە نییە، مچینە ئەو مەزاری باوچی بی ئیزەینەدین عەلی کوچوک بیتن. لە ڕدانەوە دەڵێن ئەوانەی کە دەڵێن مەزاری لێرە نییە بردرایتە حیجاز، لە حیجازیش لە ڕێگر هاتیتە پێشیان گەڕاندیتیانەوە، دووبارە بردیتیان دیسان گەڕاندیتیانەوە. یعنی بەڕاستی ئەوەکە عملیەیەکە ناحیەی بە منطق و بە عەقل وەرناگیرێتن، لەبەرەوەی ئەو جەنازەیە بۆ گەن دەبی و تێک دەچیتن ئەوەندە بیهین و بیبن و دەژڵێن على ئەساس لە کوفەی شاردرایتەوە لە جێی مەشەدی ئیمامی عەلی. ئەوەش هەیە، ئەو لۆچوونەش هەیە، بەڵام کاک خەسرە و پیربال هەستایە لەگەڵ مەقبەرەی نەجەف پەیوەندی کردیا، لەبەرەوەی مەقبەرەی نەجەف مەقبەرەیەکی عالەمیە، دووەم گۆرستانە لە عالەم لە گەورەی و لە قەلەباڵغی کە ئەوەندە کەسایەتی تێدا نێژرایە. ئەوانەی کە مەلیکن، ئەوانەی کە کەسایەتینە، حتمما پێگە و ناویان هەیە، دەڵێ ئەمە ئەوەندە لە سجلات گەڕاین، دیارە بە تەکلیفی کاک خەسرە و دەلێت لە سجلەکانی ئەوانەی کە نێژدراون، ئەوانەی کەسایەتی مهمن، ناوی سوڵتان مزەفەر جۆجبۆری تێدا نەبووە، کەواتە ئەمە دەگەڕێنەوە سەر ئەوەی ئەهلی هەولێرێک کە بە قبولیان وەرگرتووە ئەو شوێنە و ئومێدەواریشین دەستگای مەثەلەن بڵێن توراس و شوێنەوار و ئاسار زیاتری تمامی بدەنێ لۆ ئەوەی خەڵکانێک کە لە دەرەوە بێن مەکتەبەیەکی گەورەی تێدا بیتن و تعریف و پێناسەی سوڵتان مزەفەری تێدا لۆ بێگانە و خەڵکی بیانی بکرێتن.